تەنیا بەهێز دەتوانرێت لانی کەمی یاغدەستی گونجاو بسەپێنرێت. وەزیری کار لە پەراوێزی کۆبوونەوەی کابینا لە ڕۆژی 10 ڕێبەندان وتی ئێستا خەریکی وەرگرتنی ڕاوبۆچوونی لایەنەکانی کرێکاران و خاوەنکارەکانین بۆ بڕیاردان لە شۆڕای باڵای کار بۆ ئەم مەبەستەش بانگەوازێکمان بڵاو کردوێتەوە. لەم بانگەوازەدا لە بەناو چالاکانی کرێکاری و خاوەنکارەکان بانگهێشت کراوە بۆ ئەوەی ڕاوبۆچوونی خۆیان سەبارەت بە دیاریکردنی لانیکەمی یاغدەستی ساڵی 1404 پێشکەش بکەن. پێویستە ئەو سەرنج و بۆچوونانە تا 20 ڕێبەندان بگاتە دەستی ئەو شۆڕایە. یەکێک لەو بەناو چالاکە کرێکاریانە دەڵێت لە بری بانگەواز و بە فیڕۆدانی کات یاسای کار بە شێوەیەکی دروست جێبەجێ بکەن. ئەو هەروەها ڕوو بە وەزیری کار دەڵێت ئێمە کتێبێکمان هەیە بە ناوی کتێبی یاسای کار و هەموو بابەت و زانیاریەکانیش لە کۆبوونەوەکانی شۆڕای باڵای کاردا کە پێک دێت لە حکوومەت و خاوەنکار و کرێکاران جێگیر کراون. بەوتەیەم هەڵسوراوە لە یاسای کاردا هاتووە کە لانیکەمی حەقدەست دەبێت پێداویستیەکانی ژیانی بنەماڵەیەکی چوار کەسی دابین بکات و دەڵێت بە باوەڕی من دەبێ حەقدەستەکان بەرزتر لە ئاستی هەڵاوسان لە بەرچاو بگیرێت چونکە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زیادکردنی حەقدەستەکان کەمتر بووە لە ڕێژەی ڕاگەیاندراوی هەڵاوسان و ئەوە شوای کردووە کە لێنی گەورە لە نێوان حەقدەست و بژێوی خەڵکدا دروست بکات و کرێکارانیش نەتوانن بژێوی ژیانیان دابین بکەن. ئەو جگە لە پێویستی زیادکردنی لانیکەمی حەقدەست هاوتەریب لەگەڵ هەڵاوسان و تێچووی ڕاستەقینەی ژیان خوازیاری بیمەی سەرجەم کرێکاران دەبێ و دەڵێت بیمە بۆ هەموو پیشەکان ناچاریە. پێویستە بیمەی خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتیشمان هەبێت بۆ پیشە ئینتەرنێتیەکان. ئەو وێڕای ئاماژە بۆی کە نزیکەی 6 ملیۆن کرێکار لە وڵاتدا هەن کە هیچ بیمەیەکیان نییە دەڵێت کە 2 ملیۆن کەس لە پیشە ئۆنلاینەکاندا کار دەکەن کە لە هیچ بیمەیەک بەهرەمەند نین. مامۆستایەکی زانکۆش وێڕای ئاماژە بەوەی کە خواستی حەقدەست پێویستی بە ڕاپرسینیە دەڵێت خاوەنکارەکان بە زیادکردنی لانیکەمی حەقدەست بە ڕێژەی هەڵاوسانی ڕاستەقینە و بەڕێچوونی ژیان ڕازی نابن و هەوڵیش دەدەن بە شێوازی جۆرا و جۆر خۆیان لە پێدانی حەقدەست بە دوور بگرن. ئاماژەکانی ئەم مامۆستای دەری دەخات کە لە زومرەی ئەو کەسانەیە کە باوەڕی هەیە بە پێویستی زیادکردنی توانایی کڕینی کرێکاران بۆ ئەوەی ئابووری گەشە بکات، بەڵام پێی وایە کە دەوڵەت دەبێت زیادکردنی لانیکەمی حەقدەستەکان قبول بکات. هاوکاتدان بەوەش دادنێت کە لە هەلومەرجی ئێستادا دەوڵەت هیچ داهاتێکی نییە. ئەو دەڵێت کەسانێکی زۆر دارا و دەوڵەمەند هەن کە دەتوانن بەپێی سامان و داهاتەکانیان باج بدەن، بەڵام نایکەن. ئەم باجانە دەتوانن زۆر کێشە و گرفت و لەوانە کەمی حەقدەستەکان چارەسەر بکەن. بێگومانە مامۆستایش وەک زۆر کەسی تر دارا و دەوڵەمەندەکان دەناسێت، بەڵام ئاماژەیان پێ ناکات. ناوەندی جێبەجێکاری فەرمانی ئیمام، بنیادی مستەزعەفان، بنیادی تەعاونی سپا و ناجا و هەروەها بنیادی تەعاونی ئەرتەش کە لە دەست خامنەیی و هێزە سەرکوتگەرەکاندان لە زومرەی ناسراوترین خاوەنانی ئەو سامانە بەتاڵان براون. کرێکارانی وشیار و خەباتکار و هەڵسوڕاوانی کرێکاری و کرێکارانی خانەنشینیش ئەم واقعیەتە دەناسن، بەڵام هاوکات زیندان و ئەشکەنجە و پەروەندە سازی لەلایەن دادوەرە گەندەڵ و لێکۆڵەرە جەلادەکانیش دەناسن. ئەوان هەموو مانگێک بە پانتایی جۆغرافیای ئێران بەشداری سەدان مانگرتن و ئاکسیۆن دەکەن و خواستی زیادکردنی حەقدەست و باشترکردنی بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان دەخەنە ڕوو. هەرچەندە ئەم ئاکسیۆنانە کەمتر بوونەتە هۆی زیادکردنی حەقدەست یان باشترکردنی ژیانی کرێکاران، بەڵام ئاستی وشیاری کرێکارانی بەشداربووی ئەو ئاکسیۆنانە بەرزتر کردوێتەوە و بۆتە هۆی ئەوەی کە هەڵسوڕاوانی ئەو بوارەی یەکتر باشتر بناسن. لە هەناویەوەشدا خەباتی ڕێکخراوە کرێکاریەکان شکڵ دەگرێت و یەکگرتووی و لێک نزیک بوونەوەی زیاتر دابین دەبێت. لە ئێستادا ئەم یەکگرتوویە لە ناو خانەنشینەکاندا زیاتر بەرچاو دەکەوێت چونکە ناتوانرێت خانەنشینەکان دەرکرێن. بەڵام سێبەری ترسی هەڕەشەی لەسەر کاردەرکردن و نەدانی حەقدەست لە کاتی خۆیدا و زیندانیکردن لەلایەن خاوەنکارانەوە بەردەوام بە سەرسەری کرێکاراندا دەسوڕێتەوە. کۆمەڵانی خەڵکی ئازادی خواز و ناڕازی پشتیوان و داکۆکیکاری باشترکردنی توانایی کڕینی کرێکاران، پاراستنی کەرامەت و دابینکردنی مافە دموکراتیکەکانیانن هاوشێوەی هەوڵاتیانی تر. ئەو دزوو گەندەڵانی کە سەروەت و سامانی بێشماری ئێرانیان بە شێوازی جۆرا و جۆر تاڵان کردووە، تەنها بەهێزی کۆمەڵایەتی چینی کرێکار دەتوانرێت
ناچار بکرێن کە زاری کیسەکانیان بکەنەوە، ئەگینا هەروە بەردەوام دەبن لە چەوساننەوە و برسی هێشتنەوەی کرێکاران. وتە پوچ و بێبنەماکانی وەزیری کار و بەناو چالاکانی کرێکاری شۆڕا ئیسلامیەکانی کاریش تەنیا زیان دەگەن و هیچی تر.